زانایەکە ناوی ئەدلەرە ئەڵێ هەموو مرۆڤێک کە لە دایکە بێ هەستکردن بە کەمی هەیە و ئەمە زۆر تەبیعیە، بەڵام کاتێک هەستکردن بە کەمیەکە زۆرە بێ وامان لێکە تێکەڵ بە کۆمەڵ نەبین، وامان لێکە پارێزگاری لە مافەکانمان نەکەین، وامان لێکە کە زوڵممان لێ بکەن و دیفاع لە خۆمان نەکەین، کە نەتوانین گزارش و تعبیر لە خۆمان بکەین، کە نەتوانین لەگەڵ چواردەورەکەمانە خۆمان بگونجێنین، ئەمە کێشەکەیە. ئەجینا هەموو مرۆڤێ بەڕێزان کەس نییە لە دنیاە ئەگەر بۆ کاتێکی کەمیش بێ هەستی بە کەمی نەکرد بێ، چکە شتێکە لە حیاتی هەموو ئینسانێکایە بەڕێزان. و هەر ئەم هەستکردن بە کەمیەیە وامان لێکە پاڵمان پێوە نێوێ بە دافع ئەبێ بە پاڵنەر کە لە ژیانە سەرکەوین، کە لە بوارێکە قەرەبووی بکەینەوانە. ئێمە زۆر جار بە نمونە ئیهێننەوە ئەڵێ کەسێک وەکو ئەم برا بەڕێزانە بەهبار و هەر بار و دۆخێک بێ هەستەوەری بینینی لە دەستداوە، بەڵامیە چییەکە ئەمە توێژینەوەکان پێمانەڵێن نە قسەی من بێت. ئێستا هەموو ئەوانەی کە کێشەیان هەیە لە بینینە حاسەکان هەستەوەرەکانی تریان بەهێزترە، لەبەر ئەوەی ئەو تاقەیە من زۆر جاوکو نمونە ئیهێنینەوانێ ئێمە تاقەیەکی تایبەتمانە تاقەیەکی عەقلیە خی گەورە پێی بەخشیوین و لە ژیانە ئیتر لە کارلێکردنمان لەگەڵ کۆمەلگا و لەگەڵ خێزان و فێرکردن ڕۆژ لە دوای ڕۆژ گەشەی پێین. بەڕێزان وای دابنێت تۆ ئاوی سەرەکیەتەوانێ تۆ 5 بەلوعەو کردوتەوە، ئاوەکە دابەشە بێ هەدیەکی کەمیەتێک من بەلوعانایە، بەڵام ئەگەر بەلوعەیەکیان بگریتەوە چوارەکەی تر بە قووەت نابێ، ئەمەی کە ئیگریتەوە چێ بۆ لای ئەوانی تر. ئێمەش 5 هەستەوەرمان هەیە. یعنی مەبەستم لێرە چییە؟ یعنی بەگاڵتە لە کوردەواری خۆمان نەیانوتووە خی گەورە دەرگایە دائەخات و دەرگای ترەکاتەوە. ڕاستە ئەو شتانەی کە پێویستی بەبینین هەیە جەنابێ نایبینی، بەڵام تۆ هەستەوەری بیستنە ئەو کەسانە بەقووەترە لە ئێمە، هەستەوەری بۆنکردنی تامکردنی اینجا لە بوارێکی تر ناتوانێت قەرەبووی بکاتەوانێ. کامیل بەسیر ئوستازێکی جامیعە بوو، نابینا بوو و بوو چەندەها کتێبی هەیە وە کەسێکی نیشتیمان پەروەەر بوو و لە هەمان کاتیشا دکتۆراشی تەواو کرد و گەشتە ئەوەی ڕاگیری یەکێ لە کۆلێجەکان بوو لە زانکۆی بەغداد. تەها حسێن کە بە عەمید و ڕابەری ئەدەبی عەرەبی دائەنرێ نابینا بوو. سەدان و هەزاران کەسی تر هەیە کە نابیستە، نابینایە، قاچی نییە، دەستی نییە. ئەمە کێشەی گەورە نییە، کێشەکە ئەوەیە تۆ چۆن تێ ئەگەی لە خۆت. خۆ خەڵکەیە دوو چاویشەیە، دوو دەستیشەیە، دوو قاچشیە، بەڵام خۆی بە کەمە زانێ. چە ئەدلەر پێمانە لەو زانە ئەڵێ دوو جۆر هەستکردن بە کەمی هەیە. یەکێکیان لە ئەنجامی بوونی کێشەیەکە لە جەستەیە، لە ئەندامەکانی لەشە، لە گەشەکردنی عەقڵایە، ئەوانە پێڵێن بیرکۆڵ گەشەیان دوا کەوتووە. بەڵام جۆرێکی تر هەیە بەڕێزان کەسەکان زۆربەی زۆری خەڵک کە هەست بە کەمیەکە هیچ کەم و کورتێ لە جەستەشیان نییە، بەڵام لە ناو مێشکی خۆیان شتێکی دروست کردووە وەهمە کە ئەو لە کەسانی تر کەمترە. ژیان گەردوون پڕە لە هەموو شتێک بەڕێزان، ئەبی ئێمە واقعیانە لە دنیا تێ بگەین. سەیری گەردوون کە بەڕێزان زۆر شت هەیە دژ بەیەکرد، شەو هەیە، ڕۆژ هەیە، هاوین هەیە، زستان هەیە، گەرما هەیە، سەرما هەیە، درێژ هەیە، کورت هەیە، تاڵ هەیە، شیرینە. ینی سەیریدا مرۆڤی ژاوایە بەڕێزان، مرۆڤەکانیش ئەنواع کەسێتیمان هەیە. کەسێتیەکەی هەست بە کەمیەکە بڕوای بە خۆی نیە، بە چاوی سوک سەیری خۆیەکە. کەسێتیش هەیە عەکسی ئەوەیە، لووت بەرزە، لە خۆباییە، کەسێکی نێرگسیە، یعنی هەر خۆی بەش دەزانێت لە کاتێکە وان نییە. بەڵام ئیتر ئەمە ئینسانە، ئێمە مامەڵە لەگەڵ ئینسانەکان ناکەین. هەستکردن بە کەمی بەڕێزان وەکوتم دیاردەیەکی دەرونیە، شعورێکە هەستێکە لە ناخی ئینسانەکانە هەیە. ئیتر پەیوەندی بەوە نییە ئەم دەموچاوی چۆنە، باڵای چۆنە، بۆ نمونە وەزنی چۆنە. هەیە زۆر قەڵەوە بەڵام گوێ بۆ دنیاە نایەت و زۆر بڕای بەخۆشێتی. هەیە قەڵەویش نییە بەس خۆی بە قەڵەوە زانێ. هەیە زەعیفە بڕای بەخۆیەت، هەیە زەعیفیشە بڕای بەخۆی نییە. هەیە باڵای بەرزە بڕای بەخۆیەتی، هەیە باڵاشی بەرزە و بڕای بەخۆی نییە. کەواتە لە هەموو چین و توێژەکانە هەیە. کەواتە عیلاقەی بەوە نییە بڵێ ئەوەی درێژ بێ بڕای بەخۆیەتی، ئەوەی کورد بێ بڕای بەخۆی نییە. نەخێ لەناو هەموویانە هەیە. و عیلاقەی بەوە شەو نییە ئەمە جوانە و ئەوە ناشرینە، چونکە ڕواڵەت دیوی دەرەوە بەڕێزان ئێمە ئەو وەزنەمان ناوەتێ. ئەجینا خی گەورە منی ئاوا دروست کردێتەوە. ئیتر خەڵک چیڵە با بڵێ ئێمە نابێ بۆ خەڵک بژین. خەڵک چۆن لە من تێگا من بۆ ئەو ناژیم، چیڵێ با بڵێ.
مهمەوەیە ئێمە ئەو هەستە دروست ناکەین تەبەنەوە هۆکاری خۆی هەیە ساباسیەکەین بۆچی هەندێک کەس بەم شێوەیە بیرەکاتەوە